وصلى الله على أو بحر نور بالمعرفان كذلك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ڕۆژەوانانی خۆشەویست، لە خزمەتتانین بۆ درێژەدان بە باسەکانی خواردنەکانی پێغەمبەری خوا ئەرێ ماوەستا باسەکانی خواردنی پێغەمبەر تەواو نەبوو، ئەرێ نەبرایەوە، ئەرێ ئێم لەو ساکۆ باسێکین هەر نا. خۆشەویستەکەم بۆی کە بزانیت ئەم دینە هیچ شتێکی بۆیان بەجێ نێشتووە، تەسەوور نەکەی بەجێ هێشتووی هەر بۆ خۆ. يتمتعون ويأكلون كما تأكل الأنعام، وەکو ئاژەڵ بەجێ بێڵین کە بۆ خۆمان شت بخۆین و بلەوەڕینە. ئەم دینە بەرنامەیە، ئەم دینە منهەجە، غەڵەت حاڵی نەبن. منهەجی بۆ خواردنێ داناوە، منهەجی بۆ ژیانت داناوە، منهەجی بۆ حکومەتت داناوە، منهەجی بۆ دەستوری یاسا و ڕێسا داناوە. ئەیکەیت ئەهلەن وەسەهلەن سەرفرازی دنیا و قیامەتە بی، نایکەی زەرەرەومەند تەنها و تەنها خۆتی. لەبەرەوە خوای گەورە منهەجەکەی بۆ داڕشتوویت، خۆت لەسەرتا ئەم بەرنامەیە تەطبیقکەی، بۆیە لێو تێک نەچێ کە باسی خواردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام زۆر لەمە زیاترەکە ئێمە بتوانین لە دوی توی ئەم دەدەقانەیە جێ بکەینەوە. بەڵام تر ئەو مەمانە دەزیە کە دیاری ئێمە هەر ئەو نەیە کە بتوانین شتێ پێشکەشکەین. هیوادارین ئینشاءڵڵا ئەمە نەواتێ بێ، ئەمە بیدایەتێ بێ، خەڵکانی تر دوای ئێمە بێن زۆر لەمە زیاتر قسەی زۆر چاکتر و عیلمی تر لەسەر ئەم بابەتە بکەن. باسی ئەمڕۆمان بابەتێکی زۆر گرنگە کە پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم خواردوێتی و ئیهتیمامی پێداوە، وەهەی بووە و ئەمری پێ کردووە و ناکرێ ئینسان بەبێ ئەم خواردنە ژیانی شبحە مەحاڵە. ئەمە خواردنێکە لە سەرەتای ژیانە و دەست پێیەکانە گەڵ تاخە تاوەکو مردنەکەت. لەوانەیە تێگەیشتم من باسی چێکەم، باسی شیرەکەین. شیر ئەو مادەیە خۆشەویستەکانم کە ئینسان ناتوانێت ئیستیغنای لێ بکا بە هیچ شێوەیەک. خۆزگایە لە جیاتی چوار زەهرە سپێکە، شیرە سپێکەمانەوەدا بەکارهێنا. خۆزگایە جێگرەوەی هەموو ئەمانە تەنها شیرە بوو. بەس ئەوەتان پێڵێم ئەمان توانی شیر بکەین بە بازارێکی خۆماڵی بەکاری بێنین، ئیسفادەی لێ بکەین، بە فرێشی جێی بکەینەوە لە ناو خۆمانە، بیکەین بە سەقافەتێ بۆ کۆمەڵگەکانمان، باوەڕم پێ بکەن لە دەست کۆمەڵێ نەخۆشی زۆر زۆرە بینەوە. بەشمەوەسا شیر چیتایە؟ خۆشەویستەکەم شیر پڕە لە ڤیتامین، ڤیتامین A، ڤیتامین B، ڤیتامین D، کالیسیۆم، فۆسفەید، مەنگەنیز، پرۆتین، زینک، پڕە لە ئەمینۆ ئەسید، پڕە لە چۆری. بەڵام چۆری چی؟ چۆری سوود بەخش، ئەو چۆریی کە کۆلیسترۆلیشی بۆ سەرکوتەکە سەیرە. بەڵێ شیر هەیکەلی ئینسان داڕێژێتەوە جارێکی تر. شیر هەتا بینن تەئسیل لە دانەکانەکە، تەئسیل لە کڕکراگەکانەکە، تەئسیل لە ئێسکەکە. سوبحان الله دیقەت بن، دوو مناڵ پێکەوە یاریەکەن، هەردووکیان شەقەیەن لە تۆپەکە، قاچیان بەریەکەکەوێ، یەکیان قاچێشکێ، یەکیان قاچی بە سەلامەتی دەرەچێ، بە یەک زەبر لە یەک کاتە. ئەم مناڵەیان شیرخۆرە، ئەمیشان شیر ناخۆ. پاشان کە ئەگەر قەول بێ هەردووکیان قاچیان بشکێ، ئەمەی زوو قاچی چاکە بێتەوە ئەوەیە کە شیرە خوا دیسانەوە، ئەوەی کە درنگ چاکە بێتەوە کە شیر ناخۆ. پڕە لەو مادانێکی ئینسان ئیسفادەی لێ ئەکا و بە هیچ شێوەیەک. یعنی تۆ لیسیۆم لە چۆ پەیاکەی، باریۆم لە چۆ پەیاکەی، مەنگەنیز لە چۆ پەیاکەی، ئەلەمینیۆم لە چۆ ئەلەمینیۆم ماوەسە لە شیرەیە. بڵێ ئەمانە مادەی کەمن لە لاشەی ئینسانە، بەڵام زۆر زەروریشە. وەڵڵاهی لە لەشی ئینسانە زینک و ئەلەمینیۆم و فلۆر و نحاس و کبریتێ کەم کە قەسەم بە پەروەردگار هەرچی دکتۆری ئەم عالەمە بکەی بۆی نادۆزرێتەوە، هەرچی دکتۆری عالەم بکەی، چووکە فاسێ نیە ئەمانە دەرخات. ئەمڕۆ ڤیتامین دی کەشفە بێ، شتەکانی تر کەشفە بێ، کالیسیۆم کەشفە بێ، بەس تا ئێستا فەحز بۆ ئەمانە نییە کە کەشفی گەمزان چەند لە خوێن تا هەیە. کەسیش عەقڵی بۆی ناچێت تا فەحسەکە بۆ بنووسێت. بەڵام ئەگەر شیرەکە و خوارد لە کۆڵتە بێتەوە و
ئەچێتە ناو خوێنتەوە ئەچێتە ناو لاشتەوە بەبێ ئەوەی کە هەستی پێ بکەی بەبێ ئەوەی کە پێشی بزانی. بۆیە یەکێک لە چاکترین مەزدەرەکانی خواردن چییە خۆشەویستەکانم؟ شیرە بە هیچ شێوەیە ئینسان ناتوانێت ئیستیغنای لێ بکە. پێکهاتەی ئێسک بە تایبەتی جا ئەمڕۆی ساکە ناو پیرێژنەکانە شتێ پێیا بووە ئەڵێ وەڵات دکتۆر جان فاسم کردووە لە چڕی ئێسکێکەمە. داژن چڕی ئێسک چییە؟ ئەلە بەخوا نازانم بەس فەحسیاکیان بۆ کردم یان نەخۆش فەحسیێکیانەوە کاکتوشان توخواسیەکەم بۆ ناکە ڤیتامین دی یەکەم چەنە ڤیتامین دی یەکەم کەمە. یان زۆر لە نەخۆشەکان کێنەوە یەک علاگەی پێ کاکتوجان وەڵام مەکشەکەم لە ئەوروپاوە بۆی نردم سێکی ئەم دەرمانانم بۆ ناکەی بزانین ئەمانە باشن خراپن بیخۆم نەیخۆم. زان چییە؟ سەی مادەکانێکی هەمووی سەپلیمنتە، هەمووی کالیسیۆمە، هەمووی فۆسفەیتە، هەمووی مادەی مقەوی و مغەزیە، هەمووی لە شیرا هەیە. شیرەکەیان وشە کردوێتەوە مادەکانی لێ دەرهێنا کردویانە بە حەب تعلیبیان کردو ئینەنەوە بۆ وڵاتی ئێمە لە کاکژان فەرموو. ئەی باش خۆم دەستم نییە ئەم شیرە جوانە پاکی خۆم بخۆمەوە ها بۆ ناچارە بم بچم جارێکی تلەیە بکڕمەوە. بەڕاستی ئێمە خۆشەویستەکانم بۆی ئەڵێم سەقافەتی خۆراکیشمان نییە. ئەزان پێغەمبەری خوا سەڵ سەلەم بەفەرمێ چی؟ ئەزان ئەفەرمێ هەر کەسێ تەمەنی گەیشتە تەمەنی من واتە 6 ساڵ با هەموو بەیانەیە پەرداخی شیر بخۆوە. الله ئەکبەر. باشە ئەمە پێغەمبەری خوا سەڵ سەلەم بێ چۆ زانێ مناڵێک پێویستی بە شیرە. یعنی من شیر لە مناڵیەوە بخۆم هەتاوەکو پیرە بم هەر پێویستم پێیەتی. بەڵێ پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمێ چۆ نەزانێ؟ ئین هو ئیلا وحی یوحا. ئەی پێغەمبەری چییە؟ ئەی ئەگەر نەزانێ بە کەڵکی پێغەمبەر هاتی نایە. سەیری ئەم خواردنانی پێغەمبەری خوا سەڵ سەلەم بۆی دیاری کردوین. حتا ئیساکەینە تۆپ بە دوایە ڕائەکا پێی ناگا. ناڵێ ئەوە خراپ بوو سەیری ئیسلام ئەو هەموو سەقافەتەکەیەتی سەیری عارەقی حەڵال کردووە. سەیری ئیسلام ئەوە سەقافەتەکەیەتی گۆشتی مدارەوە بووی حەڵال کردووە. سەیری ئیسلام ئەوە هەموو سەقافەتەکەیەتی جگەری حەڵال کردووە. نا ئیسلام پێ دەڵێ ئەوە سوود بەخشە دەستیشی خاتە سەر جەختیشی لەسەر کەوتە لێلا نەیت لێلا بێ خۆی زەرەرەکەی. بۆیە خۆشەویستەکانم ئەگەر لەمانە دوورکەوتینەوە قەرەبووەکەی بە شێوەیەکی خراپتر ئەدەین. شیرێکی هەرزان خۆش فرێش پارا و بەلەزەت گەر نەمان خوارد ئەنجا ئەبێ بە حەپێکی تاڵ لە قورگمانە هەموو ڕۆژێکیش بڕین بەخوا ڕۆژی 30-40 حەبە خۆم نازانم چییە. ئێمە جمعەیەکیان ئەمانەیە سوێنتان بۆ خۆم هەرچی ڤیتامیناتی لاشەیە هەرچی عیلاجی کەم خوێنیە هەرچی نەقسی حەدید و یۆد و شتەکانی ترە بە شیر قەرەبووە کرێتەوە هیچی دەرە ناوێت هەمی بقە لە لایەکەوە. بەڵێ خۆشەویستەکانم بۆیە ضرورە ئینسان ئاگای لە خواردنەکەی بێ نا ئاگای لە خواردنی پێغەمبەری خوا بێ ساڵ سەلەم بۆ ئەوەی کە ئەم بە هەڵەیان نەچێ. نەک ئەمە خۆشەویستەکەم نەک کالیسیۆم بوو بۆ بنیاتەنێ ناو کالیسیۆمەکەشە بۆ بنیاتەنێ کە یەکێ لە چارەسەرەکانی کەم خوێنی ئەکا لە ئینسان ئەگەر شیری خوارد ئەوانی نامێنێ چارەسەری جومگەکانەکە چارەسەری سەریێشاکە چارەسەری قەڵەوی ئەکا لە مناڵە. شتێکی خۆشتان بۆ بژێڕمەوە زان ئەو شیری کە تۆی خۆیت چ شفایەکی تایە وەلەمان دەڵێن ئەو مانگایی کە تووشی ڤایرۆسێ بووە مەناعەی بۆ ڤایرۆسەکە پیا کردووە یان بۆ بەکتریاکە پیا کردووە لە شیرەکەیە دەرێکات لە کاتێکا تۆ شیرەکە ئەخۆی وەکو ئەوەیە کوترابێتی دژی ئەو ڤایرۆسە. سوبحان الله یعنی ڕێک ئەوەی کە وڵاخەکە تووشی بووە لە گوانەکەیەوە لە شیرەکەیەوە دێ مەناعەکەت ئەداتێ بێ ئەوەی کە داوا لێکرد دەبێت تۆ تووشی ئەو نەخۆشیە نابیت کە حیوانات و جانەوەرەکان مەڕەزن بۆی لە شیرەکەەوە ئەدات. ئەو نەعەزیم و ئەو نەگۆرەیە خۆشەویستەکانم بۆ یاگاتان لێ بێ دوورکەوتنەوەمان لە خواردنە سروشتەکان ئیشمانە خاتە سەیدلەکان و ئیشمانە خاتە دەرمانە کیماویەکان. خوای گەورە هەموومان لێ پارێزێ. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله.